گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. لە مروارەکانی غوربەتەوە سڵاو، هیوادارم بینەرانمان لەش ساغ و تەندروست و بەکەیف بن. خۆشەویستانم، وەگەزانن ئێستا سەرجەم مرۆڤایەتی لە بەڕەنگاربوونەوەی جەنگێکی مەترسیداردان لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا کە بە کۆڤید-19 ناسراوە. وەک گلۆبڵ پاندەمیکێک ناو دەبرێت لەبەرەوەی سەرتاسەری جیهانی گرتوێتەوە. سەرجەم وڵاتانی دنیا لە گەڕاندان بۆ دۆزینەوەی پێکوتەیەک یاخود بۆ چارەسەرێک بۆ ئەم پەتایە هێشتا هیچ دیار نییە. هەموو هەوڵەکان بەردەوامن بەڵام هیچ چارەسەرێک و یاخود پێکوتەیەک نەدۆزراوەتەوە. تکایە تا ئەو کاتە ئەو پێکوتەیە ئەدۆزرێتەوە یاخود چارەسەرێکە درۆزێتەوە ئەدۆزرێتەوە بەگوێی پزیشکەکان کەن لە ماڵەوە دانیشن سەردانی هیچ شوێنێک مەکەن نەچنە دەرەوە تەنها باچونە دەرەوەکانتان سنووردار بێ بۆ پێداویستیە گرنگەکان. بۆ ئەم مەبەستە بەرنامەی مروارەکانی غوربەت لەسەر یاسای سۆشەڵ دیستنس بڵێن دووری نێوان کەسەکان ئەم بەرنامەمان ئامادە کردووە ئەمڕۆ. زۆر سپاسی سارفی مروارەکانی غوربەتەکەم کە ئەرکیان کێشاوە بە تایبەتی کاگ ئاسۆ حەسەن لەگەڵمان نابووە لەگەڵمان نادەبێت بە درێژایی چاوپێکەوتنەکان. لەسەر یاسای سۆشەڵ دیستنس کار دەکەین تاکو خۆمان و میوانەکانیشمان پارێزراو بن، هەر بۆیە بە ئۆنلاین میوانەکانمان بانگهێش کردووە. زۆر سپاسی ئامادەبوونیانەکەین بە خێر بێن سەرچاو. هەوڵە دەین ئێمەش لەم کاتەدا گەر خزمەتێکی بچووکیش بێت بتوانین بگەینین بە کۆمەڵگای کوردی ئەگەر لە دەرەوە یاخود ناوەی وڵات بێت. بینەرمان بن، بەرنامەیەکی پڕ لە زانیاری تەندروستیە لەم کاتەدا. دکتۆر فریاد شەفیق هەوێزی بەڕێز لەگەڵمانایەت، کاگ محسین لەگەڵ بە دکتۆر محسین ناسراوە لەگەڵ نەسیمە خان، کاگ دانا شێخ عومەر وەک جەنگاوەرێک لە ڤایرۆسی کۆرۆنا بەسەرکەوتووی لەگەڵمانایە، کاگ ئەنوەر حەمەڕەش لەگەڵ کاگ ئەتا موفتیمان لەگەڵایە. هەموو لایەکتان بەخێر بێن. لەگەڵ خات و شەوبۆخان کە وەک دەرمانساز لەگەڵمانایە، کاک شێرۆ بێستون کە کار و ئالانیمان لەگەڵایە. خۆشەویستانم، ئەم بەرنامەی مروارەکانی غوربەت ئەم جارە بە تایبەت ڕووی جوانی مرواریەکانی غوربەت نیشان دەدا، هەرچەند خۆیان لە کار و چالاکیەکی زۆر جوانان، بەڵام ئەم جارە بە میهرەبانێکی گەورەترەوە لەگەڵمانان لەگەڵ کۆمەڵگای کوردیەوە هەموو دەست لە دەست هاوکارن لە کۆمەڵگای کوردیە. هیوادارم بتوانین یەک بە یەکیان بدوێنین و هەر یەکەیان لە لای خۆیەوە بتوان بزانین کار و چالاکیەکانیان چۆنە، خۆیانمان پێ بناسێنن زیاتر بە لەزاری خۆیانەوە. گەر عەزێت نەبێت دکتۆر فریاد بێ زەحمەت ناوی سیانی خۆتانمان نەوێت. ناوی من فریاد شەفیق هەوێزیە، ڕاوێژکاری کۆنسەڵتەنت بووم لە بەریتانیا لە نەخۆشیەکانی خوێن. 3 ساڵە تەقاوت بوویمە بە زیێستاکەوە گەڕامەوە سەر ئیشەکە، تا داوان لێکردمە بچمەوە سەر ئیشەکە. هەر بژیت کاگ ئەتا موفتیمان لەگەڵایە، بەخێر بێن هەموو لایەکتان، بە تایبەتی سێکم جار کاگ ئەتا ئەدوێنین. کاگ ئەتا موفتی، وەکە زانین ئەمە ماوەیەکە لەوەتەی ئەم پەتا جیهانیە دروست بووە لە بەریتانیا و بە تایبەت لە لەندەن. ڕێکخراوێکتان دامەزراندووە بە ناوی دەستەی ڕاوێژکاری و هاریکاری توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە بەریتانیا. پرسیارەکەمان ئەمەیە، ئایا بەڕێزان تەنها بۆ کۆمەڵگای کوردیە لە بەریتانیا ئەم هاریکاریەتان و یاخود بۆ نمونە ئەزانم زۆرێک لە دکتۆرتان لەگەڵایە، زۆرێک لە پیشەوەرانی ترتان لەگەڵایە، ئەگەر یەکێک بۆ نمونە دکتۆرێکتان لەگەڵایە، من تەنها هەر لە بەریتانیا توانم پەیوەندی هەر کوردێکی ئەم لەم دنیاە بێگەر پرسیارێکی کرد جوابێ دەنەوە یاخود هەر تایبەتە ئەم هاریکاریەتان بۆ توشبانی نەخۆشی بەریتانیایە تایبەت. بەنسبەت ئێمە هەر کەسێک تەلەفۆن بکە، ئەمە لە خزمەت داینە.
ئەو ڕۆژە گوتم ئەو ڕۆژە دوو کەس لە نەرویجۆ تەلەفۆنیان کرد بە نیسبەت هیچ فەرق ناکە بەڕاستی هەر کەسێک تەلەفۆن بکامە لە خزمەت بەقەدەر ئیمکانیات جوابیان بدەینەوە نەسیحەتیان بکەین چی بکەن و چی نەکەن. سەرەتا دەستخۆشی لە ئەوەی ئازیز و دڵسۆزیشەکەم کە ماندوو بوون و ئەم بەرنامەیەتان ڕێخست بۆ هەمووان جێگەی دەستخۆشیە و مای خۆشحاڵیە. هیوادارم سەرەتا ئێوەش لەم دەرد و بەڵایە بە دوور بن وەروە هەمان بێگومان با وەڵامی پرسیارەکە بە کورتی بدەمەوە. سپاس بۆ دکتۆر فریاد بەشداریەکی کرد وەڵامێکی دایەوە کە پرسیارەکە منیشی ئاسانتر وەڵامەکەی منیشی ئاسانتر کردەوە بۆ ئەوەی گشتگیری کەم مەسەلەکە لە ڕاستیە ئێمە بیرۆکەی ئەم دامەزراندی ئەم دەستەیە یا ڕێکخراوی ناوبەیەرچیەک بۆ کارێکی مرۆڤ دۆستانەیە لە پێشەوەی کە بڵێن بۆ کوردەیە بۆ شتێ بەڵام بێگومان ئێمە بۆی ڕاستگۆتر بین لەگەڵ خۆماندا ئێمە پەیوەندیمان زیاتر بە کۆمەلگای کوردیەوە هەیە و لەو ڕوانگەشەوە کە هەست دەکەین لەناو کۆمەلگای کوردیا پێداویستیەکی وا هەیە کە گەلێک گرنگە بە تایبەتی بۆ ئەو بەڕێزانەی کە زمانی ئینگلیزیان باش نییە یا شارەزانین لە بواری تەندروستیوانە بۆیە بڕیارماندا کاتی خۆی بە پشتگیری طبعاً ئەو دکتۆرە بەڕێزانە کە بەڕاستی جێگەی شانازیمانن و ئەمانە بەڕاستی سەربازەونەکەی ئێستای ناو کۆمەلگای کوردن و جەنگاوەرەکان وەکو هەندێک کەس ناوێ لە بواری با بڵێن ئەم بابەتە نەک مەسەلەی جەنگاوەری شاخ و دەستوانە بەڕاستی کارێکی هەندە پێرۆزیان کرد کە جێگەی شانازین و بوونە نمونەیەکی جوان بۆ ئەوەی خەڵکی کەش و دکتۆرە بەڕێزەکانی کەژان بدەن چ لێرە و چ لە کوردستان هەمان هاری کاری و بەشداری و ئامادە کاری بکەن بۆ ئەم مەسەلەیە و هەروەها ئێمە دوو لایەنمان بیدە کردەوە بەشێکی بڵێن بۆ پزیشکە بەڕێزەکان کە ئەمە کاری ئەوانە و پسپۆری بواری با بڵێن نەخۆشی و ئەم جۆرە ڤایرۆسانن و مامەڵەی لەگەڵا ئەکەن ڕۆژانە بەشی دووەمی ئێمە بیرمان لەوە کردووە کە ناو کۆمەلگای کوردی بێگومان پێداویستێکی زۆرەیە بۆ خەڵکانێک کە ناتوانن کە توش بوون یا گومانی توشبوونیان لێ دەکرێ و بێهێزن و ناتوانن بچنە دەرەوە نە خواردن نە دەرمان نە پێویستیەکانی کە بەدەستبێنن بۆیە ئێمە بیرمان لەوە کردووە هاوکات بەشێکی ئەو دەستەیە کۆمەڵی خۆبەخش بێ لە دەرەوەی بواری پزیشکی و زانیاری لەو بوارە کە کارەکانیان بەهانەچوون و بەدەنگەوە چوونی ئەو خەڵکانەیە کە پێداویستی دەرمان و خواردن و کۆمەڵشتی کەیانەیە و هەروەها تەنانەت پشتگیری لە ڕووی دەرونیەوە بێگومان کارێکی هێندە بەڕێزیە گرنگیان کردووە ئەم خۆبەخشانە کە شایانی ئەوەیە لە هەموو شوێنێکا باس کرێت بۆ لە ڕۆژگارێکە لە سەردەمێکە ئێمەکە هەمووی تۆقیوە لەم هەڕەشەی ڤایرۆسە کوشندەی کۆرۆنا خەڵکان ناتوانن لە دەرگای ماڵەکەی خۆیان بێنە دەرەوە تەنانەت لە پەنجەرەکانیان ناکەنەوە لە ترسیەوەی نەکە ئەم ڤایرۆسە پەناماریان بدە توش ببن ئەم خۆبەخشە بەڕێزانە هێندە مرۆڤی بەرز و لە خۆبردوو دڵسۆزن بەبێ ئەوەی کەس پێیان بڵێ خۆیان ئامادەیان نەبووە تەنانەت کە پەیوەندیان پێوەکراوە بێ ئەوەی بگەڕێنەوە بۆ لای دەستەکە و پرسیارکرێ جگەلەوەی کە تێکسیان نردووە وا بەرەو فلان شوێن ئەچن بەرەو فلان ماڵ و بۆ لای فلان کەس ئەچن ئەمە وەکو ڕیکۆردێت تەبان ئێمە ناوی کەس دەبین و ناوی ناونیشانی شوێنەکە دەڵێن ئەوەی گرنگە ئەو هاوڕێ عەزیزانە ئەو خۆبەخشە بەڕێزانە هێندە لە خۆبردووانە بەم کارە پیرۆزە هەڵساون کە من نازام لە ئاسی ئەوە تەناڵم سەری ڕێز و خۆشەویستیان بۆ دانێنم نمونەیان زیابێت ئەتوانین بڵێن تا چەند کۆمەلگای کوردی هەمان هەنگی بەیەکەوە لەم باری پێکەوە بە بڕوای من کۆمەلگای کوردی ئەو خەڵک کەسایە بەداخەوە زۆر ڕێکخراو ونن لەم مەسەلایە وەک وەزانین ئەمڕۆ هەندێ بەڕێزیکەن بۆ ڕێکخراوی و دەستەیەکی کە کار دەکەن و لە مێژیشە کاریان بۆ کردووە ئەوانەش بەشداری بەرچاویان هەیە هیوادارین خەڵکانی کەش بیلامان شوێتەوە حەزەکەم ئاماژە بۆ بدەم بەڕاستی ئەم دەستەیە پەیوەندیەکی زۆری پێوە کراوە چ لە ناو خۆی
بەریتانیا وە لە چ دەرەوەی بەریتانیا بە کوردستانتەوە وەکو دکتۆریش ئاماژەی پێدا لە نەرویجەوە تەنانەت لە سویدەوە لە وڵاتانی کەشەوە پەیوەندی کراوە هیچ کەسێک نەیوتۆ بە تایبەتی دکتۆرە بەڕێزەکان ئامادە بوون وەڵامی هەموو کەسێ بدەنەوە بەهانای هەموو دەنگە جیاوازەکان و کەسە جیاوازەکان لە شوێنی جیاوازی دنیاداەوە بچن طبعا ئەوانەوەیان توانیوە بکەن بەڵام ئێمە وەکو خۆبەخشەکانی کەی بە لە مەیدانی بۆ نمونە ئەو هاوڕێ خۆبەخشانە لە سنووری خۆماندا چون بەهانای خەڵکۆیە بۆ ماڵەکان و بۆ شوێنەکان و پەیداکردنی پێداویستیەکانیان ناتوانین چینە وڵاتی کە بەڵام لەناو خودی بەریتانیا لە هەر شوێنێکەوە هەر پێویستیە بووە بوو بێت بێیەک و دوو خۆبەخشەکان بەو پەڕی دڵسۆزی و لە خۆ بردووە لەوێ بوو کە ئەمە بەڕاستی جێگای ڕێزێکی زۆرە و هیوادارم ئەمە هەان دەربێت بۆ کەسانی کەی کۆمەلگای کورد کە بە هەمان شێوە ئەوانەی کە تەندروستیان باشە بێن بەهانای ئەم جۆرە دەستە و ڕێکخراوانە لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێت دەسەکانە خۆش بێت دکتۆریان بە ئەم پرسیارە بۆ بەڕێستانە لەم ڕۆژانەیە پەیوەندیم بە هاوڕێکی هونەرمەندەوە کرد کە ئەیوو خۆش موژنەکەشم زوو تامان لێ لەرزمان لێ و کەمێک خەریکە تووشی نەخۆشی دەرونیە بینین ئەوەنە دەسمانە شوێن ئەمەنا هیلاکین بە جەستەنا وەکو بڵین بە هێزر زۆر هیلاکن لەوەی کە گوایە تووشی ئەم ڤایرۆسە بوو بێتن تا چه حەدە بتوانین ئێمە جیاوازی لە سەرمایەکی ئاساییە یاخود هەڵامەتێکی ئاساییە کە پێشتر پەتامان گرتووە لەگەڵ ئەمەیە تا چه حەدە بتوانین جیای بکەینەوە بۆ نمونە من قورد مێشێ ئەکۆکەم بەڵام چەند وەختیشە نەچوومەتە دەرەوە بڕواناکەم ڤایرۆسەکەم بێ بەڵام لەگەڵەوەشە کەمێک تووشی نەخۆشی دەرونی کردو مەڵم لەوانەیە ئەوەم توش بێ ژێوە خۆی تەبیعەتی ئەو نەخۆشیانی کتەبەن گەلک کەسێ ڤایرۆسەکانێ و هیچ ئەلامەتێکی نەخۆشیەکان پێوە نییە و هەیە ئەلامەتەکان هەیە و زۆر بەسیتن بەس ئەوەی کە زۆر بە شیدەتە تەبەن تاکەیە لە ئەنفلۆنزای احتیادی تاکە زۆر کەمە عەزەلات و ژانەکەی سنگ و عەزەلات و مەفسەلەکان لەو ڤایرۆسە زیاترە و قوڕکێشانەکە زیاترە و ئەوەی کە بۆ نامبینێ و تام ناتوانانی تام بکەی ئەوانە لەو ڤایرۆسە هەیە لە نەشلەی احتیادی نییە لەو ڤایرۆسە لوت بوشکە لە نەشلەی دیکە لوت دائیمە تەڕە و ئاوی لێ دەویان ینی چرمی لێ دێنیە ئەو فەرقانە هەیە دەتوانین ئەوەی بکەن بەس تاوان ناستوانین برێ لە 100 تا 100 ئەوەیە یان ئەوە نییە بەس ئەو فەرقە گەورەکانە بینی ئەو دوو نەخۆشیە و ئینسانیش بەڕاستی سانەگەر ئەو حەزەرانێکی ئێستا نەسیحەت دەکرێت وەربگرێت لە پاشی و دەست شوشتن و لە کۆخەکردن لوتی خۆی داپۆشی یعنی لەوەی زیاتر ئینسان لە خەرچیش نێزیک نەبی و بەلانی کەم 2 مەتر یا 3 مەتر لەوە زیاتر ئینسان نابی زیاتر خۆی پێمشتەوەش بکە و تووشی کەعابە ببی و دایمە معنەویاتت بەرز نەبی ئەویش تاسیر لە مەناعەت دەکە بەرامبەر نەکە و ڤایرۆسە بەرامبەر ئەمە نەخۆشی باشە دکتۆر گیان یەک پرسیاری و گومانێکی گەورە لای زۆر بەمان دروستبووە بۆ ئەو نەخۆشانەی کە لە کوردستان هەمان ڤایرۆس تووشە بن و خێرا چاکە بنەوە و ئەلحەمدولیلا ئەگەڕێنەوە ماڵە بەڵام زۆرینەی نەخۆشەکانی ئێرە ئەمرن و ڕێژەی توشبووان و مردووان بێ لە سەروترایە ئەبێ ئەم گومانە خەڵک زۆر لی دوودڵە ئایا ئەمە تا چەند ڕاست تۆ بڵێوەی ئەوان هەر بەدایکانی بێ چاک بێتنەوە ناو ئەوی ئێستا زۆر نەزەریاتی نوێ دروست بوو تابانەیەک لەوانە کە لە لای خۆمان هەموو تەلقیح زیاترە و تەلقیحی BCG لە بۆ تەدەڕون ئەو شتانە زیاترە کە ئەو شتانە تەلقیح کرای مقاومت لۆ نەخۆشی کەس زیاد دەکات لە ناحێدی کەس بەڕاستی ئەو عەدەدەی کە لێرە دەیبیستی تاوان لێرەش قەلەباڵغی و ئەو شتانە زیاترن ئەو عەدەدە دەشتی بیستی بەڕاستی عەدەدەکە زۆر مەزبوط نییە چونکە من ئێستا ئەو خەڵکی کوردەکان تەلەفۆن لۆ بۆ دەکەن گەلێکیان هەیانە
بەس ئاگان بە خەستەخانەش ئاگای لێ نیەکەوانە گرتییانیان ناگەشتنیەوە خۆ دەزانی ئەگەر تووشی مزعفان نەبن پێی نایە بستە خەستەخانە لەبەروەی نازانیانە و عادەدەی کە دەی بیستین بەڕاستی عادەدەکە زۆر ڕاز نییە دەنا لای خۆشمانەوەیە کە تەوان سپاس دەکرێن کە تو حەزەریان وەرگرت و منعی سەفەریان کرد و خەرک لێک نەزیک نەبن و تۆزە تەمان لێوێ حکوومەت بەتەرسترە لێرانە نەسیحەتت دەکەن گەلک ینی گێی نەدایت ینی بەڕاستی نەسیحەتی حکوومەتی وەرنەگرتێنە زار لەبەروەیە حکوومەتی بەریتانیا بەڵێ درێن ئاگاداری دانیشتوانەکەیەوە یەک پرسیار لە کاکدانای شێخ عومەر کە لەگەڵ مانایەکێکە لە توشبوانی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا گەر ڕوخسەت بدەی ناوی ئەو دەستەی خۆبەخشە باس کەم چکە لێرا مەسەلەن باسی کاکدانای بەڕێزەکەی واروە بێگومان ئەوانی کردناویانێتە پێشەوە ئەمانە بەشێکن لە ئەندامی دەستەی ڕاوێژکاری و ئاریکاری ئەو پرۆژێک گیری ئەو خەڵکانی توش بوون بەیدی ڤایرۆسی کۆرۆنا ئەتوانم ناوەکان بڵم جوایەوەی تر چی خۆشە بەردەوامی لەگەڵ بێگومان ئێمە سەرەتای دروستبوونی دەستەکە بۆ 20 مانگ ئێمە ڕامانگەیاند لەگەڵ بەڕێزان لەو دکتۆرانە فریاد و فریاوان لەگەڵ دکتۆرەکانی کۆمەڵە خۆبەخش لەوانە ئەندامی دەستەی با بڵێن کارا و چالاک لەم ڕێکخراوەدا لەم دەستێدا بەڕێز دکتۆر نەرمین کۆیە هەروەها دکتۆر سۆران ساڵح دکتۆر فریاد حەوێزی دکتۆر سالار ئەحمەد دکتۆر فریاد ئەحمەد هەروەها بەڵێ ئەحمەد فریال ئەحمەد تەواوەموت بەڵێ سپاس دکتۆر گیان هەروەها بێگومان ئێمە وەک پێشتر ئاماژەم پێ چەند دکتۆرێک و چەند کەسێکی کەی بەڕێز کە هاوکاری ئەم دەسەیەن کە نەیانویستووە لەبەر سەرقاڵی خۆیان ناویان بڵاو بێتەوە بەڵام لە کاتێک کە ئەگەر ئەم دکتۆری بەڕێزانە سەرقاڵ بوون ئەوە ئەتوانین ژمارە ئەو دکتۆرانی کەیان بدەین لێ لەوانە دکتۆر سەرخێڵی بەڕێز لەوانە دکتۆر زانا لە بەرمینگهام و هەروەها چەند دکتۆری کە هێشتا دکتۆر گەزار هێشتا ژمارۆینەکەیمان بڵاو نەکردوێتەوە و هەروەها دکتۆر ڕێبین کە کوڕی خاتوو شەوبۆخانە و برای بەڕێزمان لە دەستەی خۆبەخشی با بڵێنەوانەی کە بەهانای خەڵکۆچن و پشتگیری خەڵکەکەن کاکدانا شێخ عومەری بەڕێز هەروەها میناسوارە خاتوو میناسوارە کاک ئامانج مەردۆخی کاک شێرکۆ عادل دەباخ کاکی وا ئەحمەد کاک کارۆ ئالانی کاک هاوڕێ نووری هەروەها کاک ئاسۆ ڕەش کە خۆی یەکێکە لە داگمانی تیمی بەرنامەکەی بەڕێستان خاتوو کوردستان حەسەن کاک ئەنوەر حەمەڕەش کاک ئاکۆی مام نادر هەروەها شەوبۆخان بگورن ئەگەر کەسێکی کەم لەبیر بێت یانەم نووسیوە یا پێڕانەگەشت و سەرقاڵی کاروانە بەڕێزانە پێگاتون لەو دەستەیە و بگورە سپاس دەکەم بۆ ئەوەی کە ڕێگەدام ئەو ڕوونکردنەوە بدەم بگورە کاک داناگەڕێنەوە لای بەڕێستان پێمان خۆشە سەرەتای کە هەستت کرد ڤایرۆسەکەت هەیە چۆن بوو بە چەند ڕۆژ بڵێن هەستت پێ کرد و بە چەند ڕۆژیش بڵێن پاست کرد بڵێن نەجات ئەم کاتتان باش دەستان خۆش بێ بۆم بەرنامە جوانە سوپاس بۆ بەشداربووان و سوپاس بۆ بینەر و بیسەری کوردەڵێ کەفارەت بێ سوپاسان دەکەم مەمنون ئەڵبەتا سەرەتا کە ئەم ڤایرۆسە دەستی پێکرد و ئیتر وردە وردە ڕۆژانە لە ڕێی ڕاگەیانەکانەوە ناو قورساییەکەی گەورەتر دەبوو ڕووی کرد لە چایناوە هات بەرەو ئێران و بەرەو ئیتالیا و ئەوە من بەڕاستی لە ئیشەکەم وازم هێنا حەزم نەکرد بەرکەم و زیاتر ویستم تەندروستی خێزان بپارێزم بەڵام لە 24/2 خێزانم مەوعیدێکی هەبوو لە خەستخانە مەجبور بووین کە چوین هەرچەندە ماسک و دەستکێش و ئەو وەختەش کە ئێمە بە ماسک و دەستکێشەوە ڕۆشتین خەڵکێک وەک کەسێکی ترسنۆک و وەک سیر لەبەرەوەی بەو ڕێژەیە نەگەیش بۆ ئێرە سێری دەکردین بەڵام هەفتەیەک دوای ئەو مەوعیدە من چوو بووم بۆ بازاڕی کردن و شتیش بەڵام ئیتر زیاتر لەو مەوعیدە قەرەباڵغی هەبوو بەریەککەوتن هەبوو هەفتەیەک دوای ئەوە بەیانێک کە لە خەوەستاین من و خێزانم هەردووکمان تامان هەبوو
کەوتامان هەبوو کۆکە هەبوو ئەو ڕۆژە نەچوینە ژێرە و بارێکی ئێمە بڵین ئەمە ڤایرۆسی کۆرۆنایە بەڵام هەستمان دەکرد جیاوازە لە پەتاکانی تر لەبەرەوەی لووت کزانەوە و کوڕک وشک بوونەوە و حاڵەتی نائاسایی ڕووی دەچکە من خۆم ساڵانە هەڵامەت دەگرم مەزەم هەڵامەتەوە کاگتۆری بەڕێزیش پێشتر ئاماژەی پێکرد لوود وشک بوو هیچ یەک نەبوو و بۆ ڕۆژی دوایی حاڵەتەکە گۆڕا تایەکە بەرزتر بووەوە و زمان کزانەوە وەکو زمان چۆن دەسووتێ بە ئاوێکی گەرم بە چایەک بەو شێوەیە زمان بەردەوام لیکی دەکرد و ئازارەکان جیاواز بوو پەیوەندیمان کرد بە خزمەت گوزاری 111 ڕێنمایی ئەویان کردین 7 ڕۆژ لە ماڵەوە بمێنین و دەرنەچین داوامان کرد کە بێن نەهاتن بەڕاستی بە هیچ شێوەیەک بۆ ڕۆژی دووە منداڵەکانیش کە لە مەکتەب گەڕانەوە ئەوانیش تایان هەبوو سکچوونیشیان هەبوو بۆ ڕۆژی سێهەم پەیوەندیمان کردەوە بە ئامبڵانس کە بەهۆی ئەوەی خێزانم کێشەی تەندروستی هەیە زەختمان لێکردن تا هاتن بەداخەوە بە شێوازێکی زۆر خراپاتن لە دەرگاوە نەهاتنە ژوورەوە ماسکیان فڕەدایە ژوورەوە ئێمە ماسکەین بڕۆینە بەر دەرگا بۆ فەحسکردن و دوا بە دوای ئەوە نیو سەعاتێک ئامبڵانسەکە لەبەر دەرگامایەوە و گەڕایەوە کە لەگەڵ دکتۆری خۆمان لەگەڵ جیپی ڕاوێژی کردبوو پەیوەندیان کرد بەڵێ ئێوە هەڵگری ڤایرۆسەکەن بەس لە ماڵەوە بمێننەوە و لەبەرەوەی تەندروستیتان باشترە و پێویستان بە جیازی تەنەفوس نیە لەبەرەوەی هیچ ڤاکسینێک نییە لە خەستخانەکان کە تۆ بەرن واتە هیچ تێستیان نەکردن بەس تەنها بە نیشانەکان کەوتان ئەمە نیشانەکانمانوتیان ڤایرۆسەکەتانەیە بەڵێ خۆی حاڵەتەکان کە تۆ بۆیان باز دەکەی بە تایبەتی ئەو تاکە جیاوازە و لەگەڵ ئەوەدا تۆ زگچوونێکی بەردەوامت نییە دێت و دەڕوا زانەوەی لووت و لێ و هەموو جیاوازە زۆر جیاوازە تراوان ڕۆشتن بەڕاستی من لە شەوی سێهەمەوە ئازاری گورچیلەکانم دەستی پێکرد کە پێشتر هەرگیز من کێشەی گورچی لەم نەبووە بە جۆرێک من 3 ڕۆژ لە ئازاری گورچیلەدا بووم لەگەڵ تایەکی بەردەوام کە هەموو دەقەیەک وان دەزانی گیانم دەربێت بەڵام خێزانم وشیارتر لەوەی کە ئێمە تەسلیمی ئەوە ببین و لە جێگادا بکەوین دەستی کرد بە بەو گیراوانەی کە لە سایتە سەر چاوباوەڕ پێکراوەکان دەری دەهێنا خواردنی باشی دێ خۆی ئەشتیای خواردن نامێنێ بەڵام ئێمە تۆ بەرگری جەستە دەبێت بەهێزکێ بەرگری جەستەش بە خواردنی باش دەکرێت لەگەڵەوەی ئازارێک ژانەسەرێکی زۆر بەهێزی هەبوو کۆکەیەکی زۆر وشک و خراپی هەبوو بەڵام بەردەوام بوو لە دروستکردنی گیراوەکان و خواردنی باش لە جێگادا نەکەوتین ماف هەز دەکەیت و عەزەڵەکانی لە شتەر هەمووی ڕق بووە وەک ئەوەی کە ڕاضەیەکی بەهێزت کردبێ یا کرێکاریەکت کردبێ و دەستت فێر نەبوو بێ بەڵام باشترین چارەش بۆ ئەوەیە کە تۆ لە جێگادا چەند دەتوانی نەکەوی دەبێت تۆ ئەمە دوژمنێکە دێتە دەستەتەوە تۆ شەڕکەی لەگەڵی ئەو هێرشت بۆ دێنێت تۆ هێرشی بۆ بەرە هێرشەکەی تۆ ئەوەیە لە جێگادا نەکەوی خواردنەوەی گەرم بە بەردەوامی بخۆیەوە پاک و خاوێنی ڕابگری چەند دەتوانی من زۆری استفادەم لە شتنی زمان دەکرد ڕۆژانە 2 جار کە زمانم دەشت ئاسوودەتر دەبووم خەڵخەڕەی خوێ بە ئاوی گەرم خواردنی باش هەموو ڕۆژکەت بتوانی جارێک 2 جار ئاو بکەی لە جەستتدا بۆی جەستت هێواش بێتەوە بەم جۆرە ئێمە توانین 7 ڕۆژ لەم حاڵە خراپەدا بووین تەنها حەبیش کە دەما خوارد حەبی پاراستەمۆڵ بوو 500 کە بەکارمان دەهێنا دوای 7 ڕۆژەکە هەستمان بە هێوری کرد چونکە ئازاری گوتی لەم شکا ئەم زانی تاوهید مشکلەیەکم وتفە بەڕاستی لە پێی خست بووم ببوورە جاران ئەگەرێکی بچوە بۆ حاج چون دەستیان ماجە کردویان و پیرۆزە و توانە ئێستا بەڕێستان لەم نەخۆشیە دەرباز بوون کەس پەیوەندیت پێوە ناکە بڵێ ئادەی زانیاریمان پێ بڵێ و مەسەلەن من
تەنانەت بەدایکم و باوکیشم نەگوت بوو کە بەرکەوتێ نەخۆشیم نەویست کەس عەزیەت بدەم تا لە چاکبوونەوە دڵنیا بووین ئەو وەختە من پێم خۆش بوو لەبەرەوەی خەڵک بەڕاستی ترساوە دەبێت ئەو ترسەی نەبێ ئەو نەخۆشیە ئەو دێوەزمەیەش نییە کە ئێمە لێ ترسین کە توش بووین بڵێن تەواو دەمرین بۆیە من پێم باش بوو چیرۆک و بەسەرهاتەکە بە زۆری نەبگات بەشداری بەرنامەیەکی NRT'n کرد ڕاستەوخۆ ئیتر دوای ئەو شەوە من بۆ 3 شەو بۆ 3 ڕۆژ نەمتوانی لەبەر لای تەلەفۆنەکەم هەستم سوپاسی فەرۆشی هەموو خزم و دۆست و برادران دەکەم لێرەوە کە زۆر بە فەرۆشەوە لە هەواڵیان پرسیم بەڵام خەڵکانی تریش لەبەرەوەی من خۆم لەو دەستەی کاک عەتا باسی کرد لەو دەستەیەدا هەموو ژمارەکەم لەوێدایە پەیوەندیم زۆر بۆ دێ هەر یەکێک لەو پەیوەندیانە دوێنێ خوشکێکی بەڕێز بوو لە لیدسەوە پەیوەندی کرد زۆر بەدەنگێکی لەرزۆک و ترسەوە چۆنی چاشی کرد تی دەتوانم هەندێک پرسیار بکەم فەرم و خوشکەکەم تی من حاڵەتەکانم ئاوایە و ئاوایە و ئاوایە کوتم بەڵێ چەندە وەڵاوە هەفتەیەکێ خوشکم تۆ ڤایرۆسەکە فعلەن هەمان ئەو حاڵەتانی باسی دەکەی ئەوەی منیش بووە ئەوەی خێزانیشم بووە ئەوەی کەسی تریش بووە بەڵام تۆ مادام لە ڕۆژی حوتەم و بەرەو دواوەی باشی کوتی دەتوانم پرسیارێکم تی بەڵێ تی نامرم تۆ تەلەفۆن کردو بۆ من لە ڕحکێژ نیم نامری دڵنیا بەنان تم مردن لەدەست خوایە بەڵام من دڵنیا دەکەم مادام تۆ قسە لەگەڵ من دەکەی لەو وەختەوە ئەوە 5-6 دقیقە قسە دەکەین تۆ کۆکەت نەگرتووە تۆ ناڕەحەتنی تێت پەڕاندووە لەبەرەوەی تۆ بە تەمەنیش دیارە تەمەنی گەنج بوو دا کەسێکی تر هەیە کە پێم وایە کاک عەتاش ئاماژەی پێکرد کە هەموو ڕۆژێک چەند جارێک تەلەفۆن دەکا گەنجیشە زۆر ترساوە ئیتر بەڕاستی من ئەوەندەی دەمەوێت ئەو کوڕە بەس بەداخەوە کە زۆر دوورە نەمتوانی بگەمە لای کە نەتوانینەکە لە ترسی بەڕاستی پۆلیس بوو چکە لە دووری زۆر پۆسکۆتی خۆت ڕات بگرێ بۆی هەیە لە 6 پاوند تا 1000 پاوند غرامەت بکە زۆر ترساوە زۆریش باشە و هەفتەی 3 هەمە ئەوەندە ترساوە ئەوەندە بێ خواردن و بێهێزە خۆی تەواو تەسلیمی قەدەرەکە کردو تر من ئەمڕۆ زۆریم لێ کردووە کە بڕوە لەبەرەوەی تۆ هەفتەی 3 هەمتە بڕۆ دەرەوە خواردنێکی باش لێنێ واز لە فەتاتە و هێلکە و ئەوە بێنە خواردێکی کوردەواری ئەنی من بە هەموو تەمەنم ترخێنەم نەخوارد و خێزانم ترخێنەی کرد 2 قاپم خوارد لەبەرەوەی ترخێنە بەڕاستی هەمووی ئەنێرجیە تۆ شەڕەکەی تۆ مادام ڤاکسین و عێلاج نییە تۆ نابێ گەڵی بەرگری جەستە دابەزێت ئەوە ئێستا ئەو کێشەیەم هەیە قەڵەو بوو دام ناو 2 مانگ بەس ڕاکەم دوایە و مەوزوع کێشم دابەزێنەوە لەش ساق بێ بەسەرکەوتوی لەو ڤایرۆسە نەجاتت بوو ئەوە بای هەموویەکی گەر عەزیەت نەبێ یەک پرسیارم هەیە بۆ بەڕێستان لە سەرەتایە هەمووتیان هەچ هەبێ بخۆنە ئەتیادیە و نازانم باش تەکات و هێور تەکاتەوانە بەڵام لە دوایە چەند تێکسێکمان بەدەستە گەشت دەیانوت هەبی پرۆفین و نازام هەبی نۆرۆفین و چیچی ئەوانە مەخۆن بەکتریاکە لە جسمتانە ڤایرۆسەکە گەورەتر و قەڵەوترەکە بەوە بێتە هۆی مردن تا چەند ئەم زانیاریە ڕاستە ناو ئەو شتان هیچ ئەساسێکی علمی مسۆگەری نییە بەڕاستی چکینە ئەوە دەزانی بکەم گوتی نەخۆشیەکە نوێ ینی گەلە کەس خۆی قسە دەکا و لە خۆی ڕاوی شتێک دەرێ بەس بەڕاستی هیچی بەسەر ئەساسێکی علمیە نییە یان ئیسپات بوو بێ بەڵێ دەستەکانی خۆش بە زۆر سپاس کاک ئەنوەر هەمەڕەش بدوێنین کاک ئەنوەر سەرچاو بەخێر بێی کاک ئەنوەریان پێم خۆشە کاک ئەنوەر خۆی بناسێنێ کێیە بزانن کاک ئەنوەر والله من ناوم أنور حمرشة دانشجوی لندنم لە شمالی غربی لندنم ئیش بۆ خۆمەکەم حەزەکەم کە طبعا لە سەرەتا ئەم گروپە دروست و ئەم دەسەی هاوکاریە بە شتێکی زۆر باش بوو بۆ کۆمونیتی بەڕێستان بەڕێوبەری یان جێگری نەخێر من نەجێگری کەس بەڕێوەبەر ڤۆڵنتەرم يعني بڵێم خۆبەخش یارمەتی گەر کەسێک ئینشەڵڵا کەس تووشی ئەو نەخۆشیە نابێ ئەگەر کەسێک پێویستی بێ پێویستی بە خواردن پێویستی بە یارمەتێکی معنەوی مالی
ئێمە بەدەمیانەوە چین و ئەگامان لیانە بێت هەر سەرکەوتوو بن بەردەوام بن ئینشاڵڵا تەمەند درێژ دنیا کاکە کارۆ ئالانی لەگەڵ کاک شێرەوەستونە چۆن ئەم توانیتان چۆن ئەم ڕێکخراوانە یاخود هەماهەنگی لەگەڵ یەکتریا پێیاکەن بتوانن هاوکاری بۆ کمیونیتی کوردی بگەێنن یەکێکتانەوە بێ زەحمەت کامتانی تر پێشتر ئەو لەمون گەورەتر بە ئەو جواباتەوە بەڵێ باشە ئەم کارەتان باش بەخێر بێت سەرچا باشتر بۆ بەڕێز ئەوە گلێ لە کاک عەتاکەم نای منی لەبیر ئەوە نیە من تایبەتی پێم شەرمەزارم ببوورە عەفو دەکەین کاک عەتا مشکلە تووشی نەخۆشی لە بیستەوە قوربانجان کاکدانا باسی برادریشی کرد وتی سێ هەفتەیە وایە ئەم بەیانیە جواب بزانم ئەگە هەر ئەو بێ لە مەنتیقەی کەنتەژی لە کەنتەربێریە ئەوەی ڕاستی بێ هەموو بەیانێ تەلەفۆن بۆم نەگات ئەخی شت من دوێنێ ناپێرێ پێم وتم ئەتوانی مێخەک پێیاکەی مێخەک تی وەڵی مێخەک نازانم چیە وڵی شتێکە پێڵەن مێخەک وەڵی میش نازانم لێرە نازانم ئینگلیزی پێڵەن وتیام تی بۆ وتمەڵێن بیکەرە ئاوانێ و بەیانیان دووقم لە ئاوەکەی بخۆ بۆ ڤایرۆ زۆر باش ئیتر ئەم بەیانیە زۆر بە شتێکی خۆش بۆ تەلەفۆنی بۆ من کرد وتی کاکە وتم بەڵێ جوڵا بە دایکمانم و تۆ بۆ مەنێرن تەریکۆن بۆ کاکدانە ئاکرێ بڕوا ناکەم بۆ دکتۆرەکانی ئەبێ بزانێ ناڵە مەڵەی لە حەجاتەوە هەڵک پەیوەندی زۆر پێوەگاتانێ ئەو دنیا چۆنە تامی چۆن بووە خوشێکی تریش لە وۆپەرهامپتنەوانێ دوو مناڵی هەیە ئەوەی ڕاستی ئەوی زۆر ترساوە ینی بەو دەرەجەی کە تۆ قسەی لەگەڵ ئاکەیت کێکەمجا قسە لەگەڵاگە زۆر باشە کەچی دوای تۆزەکە ئەڵی کە من پێم وتم دادە تۆ هیچ نییە وتم نە ئەگۆچیت نە هەناسەوتمە وتم تۆ ساگە هیچ نییە کەچی وتی وەڵا لەبەر تۆ لە ڕوون نایابکۆکەم وتمەگە تۆ کۆکی وتم کالاو نەخۆشی وتمەگە تۆ بتوانی ئەو کۆکیە بگریت ئەوە تاکید بە ئەو ڤایرۆسە بە تۆ ناوێرێت وتم ئەو کەسانی کە ئەچن ئەکەون ئەوەیە کۆکەکەیان بۆ ناگیرێت لەبەرەوە بێ بکەون ئەبێ جیهازیان بۆ دانێن ئەو جیهازە نییە وتم نە وەڵایی نییە دادەجان ئەوە ئەگەر تۆ خۆپی ئیشەڵا پێویستی پێ نابێت و تۆ مناڵەکان مناڵ تێ و تۆ بیر لە مناڵەکانی کەروانێ هەر ئەمە بیر دەچێت ینی بەڕێسان لەم ڕێکخراوە جان ئەدڤایسەرن چۆنەڵێ ئامۆژگاری ئەدەن بە خەڵک لەم ڕێکخراوە وەکو بەڵێ هەر کەسە و ئەزانی چۆن ئەمەلخا هەر کەسە و بەپی ئەوەی کە خۆی لیتیەگات ینی من ناتوانم کەسێک زۆر بە عیلمیانە زۆر بە ئەکادیمیانە قسەی لەگەڵا بکەم لەسەر ڤایرۆسەکە ئەو کاتە ئەوەی دەترسێت ینی هیوایە پرسیارەکەی کە ئەکا یەکسەر تۆ وەزانی ئاستی چەنە یەکسەر تۆش بە ئاستەکەی خۆی ینی من کوڕێکی تر بادینانیە نزیکە لە خۆمەوە تەلەفۆنی کرد وتی قورگم هەر تەواو قسەم بۆ ناکرێت وتمی و نە قساکە لەگەم نا وتی نا وتی کاکە تۆ من ئەمە تۆ بۆچی هەر من پرسیار لە تۆ بکەماوەتم باشە وتم جا چێ قورگە دێشێ وتم جا بۆ وتم مێکەم جاتە قورگی بەشێ وتی نەوەڵا تەگالا وتەکەی مشکلێ وتم تاو هەیە وتی تام نییە من ئەوەی ڕاستی بێت زیاتر ئەو کەسانی کە تەلەفۆنم بۆ کات یەکەم پرسیارە مەڵم تات هەیە وەکو ئەوەی کە ئێم بینیمان لە بیدایەت ئێمەیە لە مەتار و لە هەموو شوێنەکە یەکەم فەحس کە ئاکرا فەحسی تابوو بزانە ئەو کەسە تەمپیچی چەنە کەوای لێ هاتووە لە تاکەوانێ ئەتوانی بڕۆیتە سەر ڕێگاکانی تر ئەگەر بۆ مەسەلەی گروپەکەش من کاک عەتا شتێکی بڵاو کردەوانێ بەبێ ئەوەی هیچ شتێک بنووسم یەکسەر ژمارەکەی خۆمم نارد دەستی خۆش بە منی ناوی منی خستۆ گروپۆوانێ و ئەوەی کە بە منیش کرابێت ئەوەی لە تواناما بوو بێت بە زیاوە کردومە ئەتوانین پرسین کارشێرۆ لێرە کاری جەنابتان چییە؟ وەڵی بەڕێز من کاری خوب کار بۆ خۆمەگەم بەڵێ ینی کاسبکاری با بڵێن پیشەوەری بەڵێ کاسبکارم زیاتر ئیشی سیارەکەم تەمەند درێژبی لە 6 ساڵ زۆر سپاس بەڵام تۆزێکینێکە بوو لەگەڵ کاک عەتایە ئەویشەوە بوو من دوو مناڵمەیە و خۆشم بە خێیانەکەم با من باسیەوە تۆزێک بۆ من ناخۆشە نە ئەوەیە ناگات
نانە ئەوانە بەس داوای لێبوردنە کە ناوەڕ لە بەرەوەی ناوی کەس زەبم بەڵام بەداخەوە لە بەرەوەی شاشەکە وەنێت نەمبینی کاک بێستون لە ناخەوە دەستخۆشی دەکەم یەک ڕووداوی خێرای جێرمەوە لە کاتێکا کە کەس زەماڵۆ نەبوو تەنها دوو مناڵەکەی لەوێ بوون ئەوایە چاودێریەوانی کردایە پەیوەندیەکات بۆ نەخۆشیێک ئەم هاوڕێ عەزیزەمان هێندە بە ڕۆحێکی گەورەوە پێشوازی کرد دوو مناڵەکەی لە لای کەسێکی نزیکی داوای لەکرد بێت چاودێری بکە و هەڵسا مناڵەکانی بەجێشت چوو ئەو کارێ بەجێگەیان دووشتی پێداویستەکانی هەمووی دەبێت زۆر سپاس و داوای لێبوردنەکەم کاک دوان فەرهادیشم لەبیر چووە ناوی ئەویش یەکێکە لە خۆبەخشەکان ببوورە زۆر سپاس. شەوبۆخان لەگەڵمانایە ئێمە کورت خۆمانەڵین دەرمانساز نازانم بەڕێزیان بەخۆی بناسێنێ و پرسیارمان زۆر ئامادەیە بۆ شەوبۆخان فەرمی. زۆر سپاس خات و ئەمەلگیان دەستەکانت خۆش بێ بۆ ئەم بەرنامە جوانە بۆم بەسەرکردنەوەیە بەخێراتنی هەموو میوانە ئازیزەکانەکەم دەستخۆشیش لە هەمووان نەکەم کە کاکان بەخشی و بۆ ئەم دابزرانی ئەم گروپە جوانە کە بەخۆ بەخشی هەمومان تیار ئەەکەین زۆر سپاس بۆ کاعەکە هەر من ناوم شەوبۆڕە و محەممەدە کە لێرە ناسران بە مامۆستا شوشە بەڵام من باگراوندم لە فارمەسیە هەیە 6 ساڵ من باگراوند لە فارمەسیە هەیە بەڵام لێرە من گریم هەوڵ کردووە بسیم هەیە لە نیوتریشنە کەواتە من فولی کوالیفاید نیوتریشنستم کە بوارێکی تازێ زۆر کەس لە کوردستان پێڵن دکتۆرە فود حتا لێرە پێڵن دکتۆر فود شتێکیوە بەڵام من سپۆر و شارەزام لە بواری خۆراک و زانستی خۆراکیە ئەو هەر شتێک کە باس ئەکرێت لە وێبسایتەکانە لە شوێنێک بڵاو ئەکرێتەوانێ هیوادارم ئەو خەڵکە بڕوانەکات بەتایبەتی لەم هەتای کۆرۆنایە زۆر مس بڵاوکرێتەوە واتەش پینا دروست فۆلس ئینفۆرمیشن و ئەتوانین بڵێن ئەو شتانەی کە لەسەر ئێڤیدنس بیس نییە ناتوانین بڕوان پێ بکەین ئێمە بواری نیوتریشن بوارێکی زۆر فراوانە بەڵام ئێمە تۆزە بچووکەکەینەوە بۆی بیگونجین لەگەڵ باری کۆرۆنایە کە خواردن یەکێکە لە سەرەکیەکان کە هەموو کەسێک پێویستێتی لە ڕۆژانەیە ئەیخوات ئێمە زۆر بەمان کە باسەکەی خواردن بۆچی ئەخۆی ئەڵێ ئێمە بۆ چێژەی خۆن بۆ پلێژەر واتە چێژێکە بەخشێ بۆ لەش یاخود بۆین یاخود بۆی کاتێ برسیمانە بێ ئێمە خواردن نەخۆین بەڵام زۆر کەس باس لە بوارە زانستیەکەی ناکە لەو بواری ناکات کە بۆچی ئێمە بێ خواردن بخۆین بۆ تەندروستی باش بۆ ئەوی نەهێڵین نەخۆشی بەسەر مانانزاڵ بێ لە ئینفێکشن و لە ئەلتیهابات و لە زۆر شت دوورکەینەوە دوو بواری نیوتریشن هەیە لە نیوتریشنست نیشەکەی ئەوەیە ڕۆڵەکەی ئەوەیە کە نەهێڵێ خەڵک نەخۆشکەوێت چۆن ئێمە پریڤنشن ئۆف دیزیز چۆن ئەمە کارەکەین بە ڕێگای خواردنەوەی ئێمە ئەتوانین ئەدڤایز ئێڤیدنس بیس ئەدڤایز بین کە ئەو لەسەر لێکۆڵینەوە زانستیەکان سەلمێنرا بێ بە چەند راسەیەک و بە چەند ڕسێرچێکرا بێ لەسەر بەتایبەتی لەسەر ئینسان کرابێ لەسەر مرۆڤ کرابێ ئەو کاتە ئەڵێن ئەم خواردنە بە کەڵکەیان ناتوانین ئێمە لە خۆمانەوە لە گیفانی خۆمانەوە یان هەر شتێک لە بڵاو بێتەوانێ کە بەڕاستی زۆر شتی نادروستە بینین کە بڵاو بێتەوە لە وێبسایتەکانە من بەداخەوە ئازێت نەبێ ئەتوانی پرسیاری ئەوەم جواب بیتەوە ئایا هیچ خۆراکێک هەیە کە ڕێگر بێ لە توشبوون بە نەخۆشی کۆرۆنا نەخێر ئەوە زۆر خەڵک باسی ئەو پرسیارە کاتی کە تەلەفۆنەکەات یاخود لە شوێنەکانی کە پرسیارەکە نەمانە هیچ خۆراکێک نییە کە نەهێڵە تووشی کۆرۆنا ببیت باشە ئایا وەرگرتنی ڤیتامین C و D یان زینک بە حەب ئەگەری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کەمەکاتەوە یاخود هەر بەرگری لەش زیادەکە ئێمە ئەتوانین کە باسی من ئەتوانم بێمە سەر پێشەوەی پرسیارەکەی کەم تەواو نەکە بورە جوابی بەمەوە ئێمە پێویستمان بە ئیتینگ هێڵسی باڵانس دایەتە ئێمە بە ئەبێ هاوسەرکێک دروستکەین لە جۆری خواردنەکانمانە کاتە ئێمە کە خواردن نەخۆینە بێ ڤەرایەتی بێ جۆرا و جۆر بێ حتا ئێمە 6 گروپی خواردنمان هەیە ئەبێ لەم 6 گروپە ئێمە خواردنەکانمان ئین بین بۆی بتوانین هەموو پرۆتین و کاربۆهیدریت و کانزاکان و ڤیتامینەکانی وەرگین ئێمە بەسەر چاوەی خۆراک بتوانین کانزاکان مینرالز و ڤیتامینزەکان وەرگین زۆر باشە وەک لەوەی بەنابەری نەبەر سەپلیمنتەری واتە حەق
هیچ سپلمنتری فودێک ڕپلیسی یاخود جێگرەوەی هیچ خواردنێک نییە تکایە خەڵک ئاگادار لەو نقطەیە بێتەمانە لەبەرەوەی هەندێک سپلمنت ئەگەر بەبێ ڕاوێژکاری دکتۆر بخورێتەوەمانە زیانت پێ ئەگەیەنێ نەوەکو سوودت پێ بگەێنە دا من ئامۆژگاری و ئەدڤایزم بۆ ئەو خەڵکە بەڕێزە هەیە بۆ هەموو کوردێک و بۆ هەموو کەسێک کە گوێی لێمان بێ ئەتوانین کاتێکە بیرەکەینەوە شتێک بخۆین هەنگایەکەنێن دووسێ جاربیری لێ بکەنەوە ڕاوێژکاری بۆ کەسە پرۆفیشناڵ بکەن لەو بوارە شارەزان بۆ نمونە ڤیتامین سی و دی و ئەمانە زۆر زۆرین لەسەرەوەمانە ئێمە ئەتوانین بڵێن ئێمە وا ئەکات بوستی هین ناکات ئەمین سیستمەکان ناکات ئێمە ئەتوانین وای ئەکات مۆجلیتێکە یعنی ڕێکی ئەخات کاری ئیمین سیستمەکان بەرگری جەستا وا لێ ئەکا بە ڕێکوپێکی و بە چالاکیانە و شتانە کاری خۆی بکاتەمانە بەڵام ئێمە لە کاتێکین کە باسی ڤیتامین دی سپلمنت دەکەین ڤیتامینەکان دوو جۆرن وۆتەر سۆلبل ئان فات سۆلبل کە باسی وۆتەر سۆلبلەکەین کەواتە لە ناو ئاوە ئەچێنەوە ئەو ڤیتامینیانەی لە ناو ئاوە ئەچێنەوە زۆر زیان ناگەێنێ ئەگەر بیخۆی وەکو ڤیتامین سی کە لە کاتێکە کە تو خوارد زیاد لە ڕێژی خۆت خوارد ئەتوانی بە ڕێگەی دەران بە میزەوە ببورن دەری بیتەمانە بەڵام ئەو ڤیتامینانەی کە فات سۆلبڵن کەواتە لە ناو چاوریە ئەچێنەوە وەکو ڤیتامینەکانی ئەیودی و ئیوکەی ئەم ڤیتامینانە بە ڕێژەیەکی زۆر و بەبێ ڕاوێژکاری دکتۆر بخورێ زیانی زیاتر وەکو لە سوودەکانی بۆ نمونە ڤیتامین دی لە کاتێکە ئێمە ئەتوانین بە فریوەریگرین کە لە هەتاوانێ ئەتوانین ئەو ڤیتامینە لە پێستەوە دروستێکە یا بە لەشمان بۆ بچین بەنابەرینە بەر سەپلمنت بۆ نمونە بۆ حەب بێگومان چەند میوانێکی بەڕێزمان لەگەڵایە چەند مروارێکی جوانی غوربەتمان لەگەڵایەکە پێشتر خۆیان خاوەن ڕێکخراو بوون بەڵام ئێستش بە هەمان کات لەم کاتەیە هەموو بە هەماهەنگی کارێکی زۆر مرۆڤ دۆستانە دەکەن ئەتوانی کەمێک باسی سەبەتەی کۆمەکمان بۆ بکەی بزانی ئەزانم پێم وابێ پێش ئەم ڕێکخراوە و ئەم دەستەی کاک ئەتا ئەوان کە ئامادەیان کردبێ بەڕێستان پێشتر ئەم ڕێکخراوەتان هەیە بەڵام ئێستا پێم وابێ هەماهەنگیتان کردو پێکەوە بۆ خزمەت ئۆگای کوردی ئەکرێن کەمێک باسی بەڕێستان خۆتان جارێ یەکەم جار جەنابتان بناسێنن با بزانن نەسیمە خانم دیە من نەسیمم لە پرۆژەی مێخەکە کار دەکەم ئەمێ سەرەتا باسی پرۆژەی مێخەکتان بۆ بکەم پرۆژەی مێخەک لە کۆتایی ساڵی 2017 لەلایەن دوو خانمی کوردەوە دامەزراوە دواتر ئێستا گەورەتر بووە و ئێستا بێجگە لە خۆم 6 خانمی تر وەکو خۆبەخش ئیش لەم ڕێکخراوایە ئەکەین سەبارەت بە کەمپینەکانمان ئێمە بڵین کە تا ئێستا چیمان کردووە پرۆژەی مێخەک تا ئێستا بڵین ئێمە بۆ دامەزراوی یارمەتی ژنان و مناڵانی کورد دەین لە بێرمەنگەهامە تر ئێستا بڵین مەودای کارکردنمان فراوانتر کردووە ئێمە بێجگەلەوەی کە یارمەتی ژنان و منداڵانی کورد دەین لە بێرمەنگەهامە وەکۆکردنەوەی هاوکاری بۆ نەخۆشخانەی هیوا و کوردانی ڕۆژئاوا و هەروەها لە چالاکی 8 مارسی ئەم ساڵیشدا دووبارە هەموو داهاتی ئەم چالاکیە بۆ بەشی منداڵانی نەخۆشخانەی هیوا تەرخانمان کردووە بەڵام بەداخەوە ئێمە تا ئێستا نەمانتوانی ئەم پارەیە بنێرینەوە بەهۆی ئەم بارودۆخێکی ئێستا تیایدانی هەموو شوێنێک لۆکداون بووە و بە کوردستانیش و بە ئێرەشەوە نەمانتوانی ئەو پارەکە بنێرینەوە بەڵام حازرە هەر کاتێک شوێنێک کرایەوە ئێمە پارەکە ئەنێرینەوە بۆ نەخۆشخانەی هیوا بۆ بەشی منداڵان ئێمە بە گرنگمان زانیوە دەزانین هاوکاری هاونیشتمانیانی خۆمان بکەین هەم لە بێرمەنگەهام و هەر بۆیە لەم بارودۆخی ئێستاشدا کە پەتای کۆرۆنا بێ جیاوازی بەرۆکی هەمومانی گرتووە بە گرنگمان زانی دووبارە ئەرکی خۆمان هەستین و سەبەتەی کۆمەک لەگەڵ هاوڕێیانمان لە پرۆژەی کۆمەک و کۆمەڵەی کوردی لە وێست میدلاند ڕابگەێنین هیوادارم هاونیشتمانیان بە دڵسۆزیەوە لەگەڵمان بن و بەشداری ئەم کەمپینە بکەن کە تا 15 ئەم کەمپینە بەردەوام دەبێت ئیتر ئێمە هەموو هەوڵێکی خۆمان داوە کە بڵین کەمپینەکەمان سەرکەوتووە ئیشاڵە و وابزانم کاک محسنیش زیاتر لە سەبەتی کۆمەک شارەزایە من هیچ داتایەکم لا نییە بڵین ئێستا چەند کۆکراوەتەوە و چەند کۆنەکراوەتەوە وابزانم هەتا 15 تر ئێمە نازانین چەند کۆکراوەتەوە بەڵام کاک محسن لەوانەیە باشتر بزانێ بابزانم بەڕێستان بە دکتۆری ناوتە بن بفەرموو کاک محسن زۆر سپاس نەمەڵخان بەڵێ من ناو محسینە لە کوردستان کارمەندی تەندروستی بووم بەڵام لە ساڵی 99 لێرەم
لە ناو هاوڕێ و کەس و کار و خەڵکی بێرمیگام هەر بە دکتۆر محسین ناسراوم خۆم پیشەم متەرجمە وەرگێڕم لە هۆمۆفیزی شەکەم و بە هەمان شێوە لەگەڵ مەحامیشە ئیشەکەم زیاتر کارەکەی من کاری یاسایی و ئیمیگرێشن ئەو شتانەیە بەڵام ئێستا هاوسەرۆکی کۆمەڵەی وێست میدلاند کوردیش کۆمیونیتی سنتەم لەگەڵ وامان لێ کردو هاوسەرۆکایەتی ڤێرژنێک و پیاوێک بۆ ماوەی 2 ساڵ لەمێ دامەزراوەی تر کار و چالاکەکان ئێمە زۆری بەڕاستی تا ئێستا لەبەر بار و دۆخی کوردستان و ڕۆژئاوا و ئەمانەی زیاتر کاری خۆپیشاندانمان ڕێخستۆ و نامەمان نووسیەوە بۆ ئەمدان پەرلەمان و بەڵام ئێستا لەوەتای بازۆر لەسەرم کۆمەڵی کوردێنە ڕۆ ئێستا وەکو من لەگەڵ پرۆژەی مێخەک لەگەڵ هەروەها پرۆژەی کۆمەک کەمپینێکمان دروست کردووە بە ناوی سەبەتەی کۆمەکەوە کە نزیکی چەند هەفتەیەکە بەردەوامە بۆ کۆکردنەوەی بە کۆمەکی دارایی بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی لەبەرەوەی ئەم بارودۆخی ڤایرۆسی کۆرۆناوامانە تاسیرێکی زۆری لەسەر خەڵک کردو لێ بە تایبەتی بۆ کەسانەی کەەوە موچیان ئەوانەی کە ئیش و کاری ڕۆژانە دەکەن ئیشیان بژێویان لەسەر داهاتی ڕۆژانەیە ماوەی چەند ڕۆژەوە تا 15 مانگ بەردەوام دەبێت ئیتر ئەکاونتمان ئەکاونتی خۆمان هەیە وەکو کوردیش کۆمیونیتی لە بێرمیگام و وێست میدلاند هەر بە ڕێزێک هەر کەسێک ئێوێ بەشداری بکە ئەکاونتەکەمان لە پیجی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەیە هی هومێخەک و هی کوردیش کۆمیونیتی و من خۆم لە بەڕێزێک کە ئەدمینی پیجی کوردانی بەریتانیایە لەوێش بڵاومان کردوێتەوە و من ئێمەش بڵاوێکەکەینەوە ڕۆ بەڵێ بۆ چەند هەفتەیەکی ژەچێ وەکو دەستی کاگ عتا و دەستی ئەو برادرانە خۆش بێ ئەوانەی کە دکتۆر فریاد و شەوبۆخان و بەڕێستان لە لەندەن هەمووتان کە دەست دینێکی بەرچاوتان هەبووە لەم کەمپینە ئەو لە سەر دروستبوونی ئەم ڕێنماییکردنی خەڵک و هاوکاریکردنی خەڵک ئێمەش بە پێویستمان زانی کە بەڕاستی ئەوانەی کە وەکو لە گروپەکە بینیم زۆربیان لە لەندەن بوون منیش هەستاوم بە ناوی کوردیش کۆمیونیتیەوە لە بێرمیگام گروپێکمان دروست کردووە ژمارە تەلەفۆنی تقریبا 13-14-15 نەفەرمان داناوە لەو گروپەیە بۆ هەر کەسێک کە پێویستی بە ئێمە بێت لە هەر کاتێکا بێت پێویستی ئایا هەیە مەسەڵەن خۆی کەرنتین کردووە یاخود بە تەمەنە یاخود بەنڕەبڵە ناتوانێت بچێتە دەرەوە بتوانین هاوکاریەکانی پێ بگەێنین هاوکاری دارایی بێت کە پێویستی بە ئێمە بێت یاخود خواردن بێت گاندنی دا و دەرمان بێت جاوەکو عتا باسی کرد لەوە پێشە من پێم باشە کە پیش بەیەکەوە بکەین و ئەو گروپانە من دوای حەزێک بۆی ئەنێرم بتوانین جۆینی بکەین و بەیەکەوە کار بکەین ئێمە وێست میدلاند ناوچەیەکی گەینەیە وەکو بێرمیگام بەڵێ خۆشحاڵە بین کە ئیشتان لەگەڵا بکەین و وەکو وتمان ئێمە لەو پرۆژێ ئەو کەمپینە دوای ئەوە شار بەردەوامە بین بۆ بۆکردنەوەی دارایی بۆ خەڵکی کوردستان یەک دکتۆریان بەخشە منی ژۆکو ئەو خەڵکە بە ناوی دکتۆرەوانتەکەم دکتۆر مەحسین کاوابێ بەڕێستان خاوەن ڕێکخراوێکی فەرمین فەنتان لە حکوومەتی بەریتانیا وەرگتووە یاخود لەسەر ئەرکی سەرشانی خۆتان و لەسەر گیرفانی خۆتان ئەم ڕێکخراوەتان پێکێناوە ئێمە ڕێکخراوەکەمان 2 ساڵ لەبێ دامەزراوە بەڵام وەکو فەرمی ڕێکخراوێکی چارەتیە هەتا ئێستا تازە چارەتی نەمبەروشتمان وەرگتووە هەتا ئێستا هیچ چەندینێکمان وەرنەگرتووە ئەوەی کە کردومانە بە هەمووی لە سەر گیرفانی خۆمان و بە هاوکاری دۆستان و خەڵکانی خۆمان بۆ تا ئێستا بەڕاستی بەڵام ئەو داهاتەشتی کە پەیەکەین تر ئێمە بە ڕەسید و بە بەڵگەوە ئەینەرینەوە بۆ کوردستان و بۆ ئەو کەسانی کە لەوێ پێمان ئەڵێن کە پێویستیان پێیەتی هەر پژین دەستی خۆش بێن بەڵام من وەکو خۆم ببوورە وەکو خۆم پێش ئەمەش من بە حکمی ئەوەی کە دەمێکە نزیکی 21 ساڵە لە بێرمیگام بەهۆی پیشەی کارەکەمەوە معدەل خەڵک ئیشەکەی من لەبەر ئیشی ئیمیگرێشن و من کاکاروانی براشت بازەناسم ڕاستی پێدەیەکەوە بەردەوام خەڵک تەلەفۆنم بۆکە بۆ چاودێری بۆ ئامۆژگاری یاسایی پەنابەری و بەردەوام خەریک بوومە و بە خۆبەخشیش و بەردەوامیشە بووم
کاک کارۆ لە زۆربەی کات لە ئاهەنگەکانە لە بۆنە ڕسمیەکانە یاخود لە بۆنەکانی ترە کوڕێکی کوردەبینین زۆر بە دڵسۆزانە کار لە ناو مەسەلەن هۆڵەکەیا ئەکات یاخود بە بەرپرسیارەتی و هەڵسوکەوتەکە ئەتوانین بزانین کاکارۆ لە زۆربەی شوێنە ئەبیندێ وەکو چی کار لەگەڵ ئەم ڕێکخراوانەکە ئایا بەڕێزیشتان هەر خۆبەخشن یاخود سەرۆکی ڕێکخراوەکەن یاخود بە زۆر کاک ئەپا کارتان پێکە بزانین چۆنە سپاسان دەکەم دەستان خۆشم بۆ نامەکە وڵا ئیتر کاتا بەگەم بەس حاکم عەزیز و عەلی کەریم پێ بوێرێت من بە وەکو خۆبەخشێک کارەکەم وەکو چالاکانێکی بەدەنی چەند ساڵە لە 2007 و کاتە لەگەڵ فیدراسیۆنی پەنابەرانە ئیشمانە کرد هاوکاری پەنابەرانمانە کرد وەرە لە دوای 2016 شەوە زیاتر وەکو لێرەی دەستگای دووکە ئیشتوان کردەوە وەکو لێرە خۆبەخشێک ئیشمان کردووە بەڵام کاتا کە هینەکەم بینی طبعاً بە خۆشحاڵیەوە من کۆرۆنای ڤایرۆسم پێپەڕان یەکێک بوو لە ئەوانەی ئازارێکی زۆرم چێت کەفارەتی بێ کەفارەتی بێ کاکگیانەوە قورسە بەڕاستی کەفارەتی بەدوان بەڵام مرۆڤ متمانی بەخۆی هەبێ باوەڕکە هیچ نەخۆشیێک و ڤایرۆسێک وەکو کولێرا وەکو گرانەتەوە هیچی تر نییە خۆکیش میوانناری کردووە نا من ئەگە بڵم چوم لەوانێ بڵم چوو بێتم خواردن بۆ کەسێکی دیسێبڵ لێ نابێت لەوانێ ئەوە بۆ مەبەستا خۆشکەوتوی ماوەکارەوە بەڵام زۆر کچێ لەوانێ باز دەکرێت ئیتر بە خۆشحاڵیەوە پەیوەندی کرد بە ئاتاموفیە وتم حەزەکەم منیش بەشدار بوو یەکەم ئیشیشمان وە بزان بە ڕێگەی مامۆستا شەو بوو کەسێک پێویستی بە هاوکاری بوو لە کرویدن ئیترەوە بوو ئەوەی کە پێویست بوو توانیمە بیگەینە دەستی هاوکاری خۆمانگیان دەستی ئەو دوم ئیشیشمانەوە بوو ماڵێکی تر و ژنوپیاوێکی پیر بوون پێویستیان بە هاوکاری دەرمان و ئەوشتانە بوو چوم هەموو شتەکانمان بۆ گرت و گیانمانە شوێنی خۆوە هەم شۆپینەکەش لەوانەیە زۆر کەسی لێ بە حەز نەکا بڵێن نایومەتی خێبەری لەوانەیە من ئەمڕۆ هاتووم بۆ شوێنێکی تر دوێنێ لە شوێنێکی تر بوو بەڵام خۆبەخشانە هەبوو ئەو کاران ناکەین هەربژی دەستی خۆش بێ کاگەنوەر ئەتوانی لە ماوەی خزمەتکردنی ئەم ڕێکخراوەیە کە دامەزراوە تا چەند خزمەتان بە خەڵک گەیانووە ئایا هیچ یادگارێکی خۆش ڕووی داوە یاخود هیچ یادگارێکی دڵشکاندنێک مەسەلەن مووقفێکی بینی بێ زۆر دڵت شکا بێ پێی ئەکرێ باسی شتێکی وامان بۆ بکەن گەر ئەزێت نەبێت وڵای یادگارەکان خۆشیتیانە چونکە خوانەکە ئەبەی بۆ ئەو کەسە دەرگاکە ئاکاتەوە لە دوورەوە دوومەتە سێمەتت بەرامبەرێ و ماسکێکی لە دەما تۆ ماسکێکی لەدا ئەترسی تەبعاً بچیتە پێشەوە شتە یعنی ئەبێ ئاگاشمان لە خۆمان بێت من طبعاً یەکی وەکو منیش 62 ساڵم لەوەم کە لە خەتەرەکان دیاری سێ من 62 تۆ سێ 62 حتا ساڵێک زیامەکە کاکە 4 مانگمان فەرقە من و تۆ 4 مانگمان فەرقە کەواتە هەیە خوارتە من درێژ بن کەواتە ئەم بەڕێزانە وەکو کاکشێرۆ کاکارۆ بەڕێستان هەموو ئەمانی کە لەم ئەندامن لەم ڕێکخراوە کار دەکەن هەر کەسە بە پێی دوور و نزیکی خۆیەوە بۆ منە هاوکاریەکانە گەیەنێ بە ماڵەکان بەڵێ من مثلا من شمالی غەربی لەندەنم بۆ شمالی لەندەن و شمالی غەربی لەندەن و ڕۆژاوای لەندەنم نووسیوە چونکە تەوە لە مەسافەیەکی تقریباً 25 کیلۆمەتر 30 کیلۆمەتر درێژە مثلا ناتوانم بچم بۆ بەشی جنوبی لەندەن خاصن لەم کاتەشا کە پۆلیس لەسەر جادێ و ناتوانی بە هەموو لایەکان ڕابگەیت بەڕاستی وڵا بەداخۆ من بێ سنوورم نووسیوە زۆر دوور بۆم هاتووە بردوومە تقریباً بە ڕۆیشتن و هاتنەوە 7 مایل بووە بەڵام خێزانێکی بەڕێز بوون هەمویان جیرۆدە ببوون و کە پەیوەندی کرد سێرم کرد لە سنووری ئەوانە وەختە کەسمان نەبوو خۆم هەستام چوم شتەکانم هەموو بۆ ئامادەکردن و بۆم گەیاندن ئینشاڵڵا هەموو لایەکان دروست دەبن لەو ڕۆژە خوشیێک داوای هێلکە و شیری وشتی کرد وتم بەسەر چا وەڵا بەڵحاصڵ کە چووم لە ڕێگاوەتی گاکە وتم بەڵێ وتی ئەوە پارەکەشم بۆ حازر کردی وتم وەڵا 1 ملیۆن پاوەنم بێتێ نامێ وتی بۆ وتم جا تۆ بەزاری من کاژە تۆرگرە وتی بۆ وتمگەی بەرامبەر خواردن و شتەکانیشە بن بۆ خەڵک پارە لە خەڵک وەرناگرن بڵێن
والله عيب من باسی وشتا بکەم نەوەڵی منە هەمووی لە گیرفانی خۆیان بووە من باسی أنا هر حزم كر أو زانيارة هەمووی لە گیرفانی خۆیان بووە فلس بەفرسیدەیەوە خۆیان باسی ناکەن فلس بەفرسی هەمووی لە گیرفانی خۆیان و لەسەر ئەرچی خۆیان بووە کاوە جێگەی شانازیە دکتۆر یانیەک پرسیارمان هەیە هەمیشە من دوێنێ خەریب و بچین بۆ میوانی مناڵەکانی من و برازاکانم بڵێن لەبەرەوەی کەزنیەکن هەمیشە پێکەوە بن بەڵام بەبوونەی ئەم پەتایەوە کە هەیە لەو ڕۆژەوە هەمومان هەرکەسەوە لە ماڵی خۆیان خۆی جیا کردوتەوە طبعاً میوانی نییە بە فەیستایم قسەکەن و ئەمانە زۆریان کرد وتیانەوە نزیکەی 14 ڕۆژە لە ماڵین کەسمان هیچمان توش نەبوو ئەم ڤایرۆسەمان توش نەبووە ئەتوانین هیچێکە با سەردانی یەکتری بەڕاستی من لەوە شاقلق بووم هەر نەمێرە سەردان نەقبول کەم فەقیرانەوەمان لاتووە لەگەر ڕێزمە بەبێ شەرم میوان ڕەتەکەینەوە بەڵامەوە دەسەڵاتی خۆمان نییە ئایا ئەگەر تەکید بین هەر خێزانی ئێمە و هەمان خێزانی ئەوانیش دکتۆریان ئەگەر تأکیدین کە پاش ئەم 10 ڕۆژ 14 ڕۆژ هیچ سیمتمسێکمان نیە هیچ نیشانەیەکی ڤایرۆسەکەمان نیە ئەتوانین سەردانی یەک بکەین خۆی گەلک متاکدین ئێستا هەیە دیتیان لە سین پاژمانجە چیش ئەو جارێ بەدارکەوتیە لەبەرەوەی شتەکە نوێیە کەس دەی متاکد نییە ئیسان هەتا حەزەر وەربگرێ باشترە هەتا ئاگای ئیسان ئاگای لە خۆی باشتر چونکی فرسەتێکە ئەگەر بە دوورکەوتنەوە خۆمان نەجاتی بدەین لە نەخۆشێکی خەتەر گەلک باشترە نەوەک تاوی تەحملی بکەین باشتر من ئێستا لە خۆمەوە تەقریبەن سێ هەفتێ لە مارەوە دەرگاشم نەکردیتەوە کوڕەکانی شمارێکە لە ماری خۆیتی نییە ئیسان دەبی قوربانی پێ بدا بەڕاستی یەک پێشنیار حەزەکەم هەمووی گوێ لێبێت ئێمە بۆ ئەوە لێرە نین کە بڵێن کێمان باشترمان کردووە کێمان زۆرتر و کێ کەمتری کردووە ئەرچی ئێمە و بە تایبەتی ئەمەی ئێستاییکەین چی بکەین بۆ ئەوەی خزمەتی خەڵەکەین بە هەمومان من بۆم گرنگ نییە حەزەکە ناوی ئەو ڕێکخراوەیە بەوەکو خۆ ئەوەی کە دروستکراوە ئەسم بخرێتە ناو مێخەکەوە یا ئەپڵەوە یا هەر شتێک گرنگ نییە ئێمە ئەبێ ئاگامان لێ بێ نەکەوێنە ئەو باسەی کە کێ چی وکە چی کراوە باش و چی بکرێ باشترە وەکەم و کوڕیەکانیش چییە و گرنگی ئەم بوونی ئەم خەڵکە خۆبەخشە بە ڕێزانە چییە ئەمە مهمە و پەیامە وە چۆن سەرنجی خەڵکانی کە ڕاکێشین لە ئەنجامی ئەم دیدارەوە کە بێن هەمان کار و بەشداری و هەوڵ بدەن ئەمەیە ئەجینا ببێتە مەسەلەی ئەوەی کە من باشتر تۆ خراپتر من کۆنتر من تازەتر بەش بە حاڵی من تااقەتی ئەو قسانم نییە و حەزیکردن کاگاسا لە پەیامەکە تێگەم بەڵێ دەستەکانە هۆل تێگەمە بەس ببەخشە ماشەڵڵا میتینەکەمان سەرمێزەکەمان زۆری میوانتیایە لەبەرەوە بەسەرە قساکەنە تا سەرەتاتەوە ببەخشە کەمێک ڕامانگرتی یەکێ لەو پرسیارانە کە ئەکرێ ئایا تا چەند ڕاستە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە ئەڵێن بەحساب بە گەرما ئەڕوات نامێنێ بۆن من ئەگەر بچینە سەمە تایمەوە لەوانەیە ئەم ڤایرۆسە نەمێنێ ئەوەش هەر قسێ ئەمەل دەکەن وە وەکو پێم گوتی شتەکە نوێیە یعنی ئەمەل دەکەن کەوا بێ شتەکە نوێ ینی بە تەجربە بزانین وە دەبی یان وە نابی بەس ئەمەل دەکەن کەوا بێ نییە دەی بە ئومێدە ئینشاءڵڵا بەشکم وا بێ دنیا لە هەتا و لە گەرمایە باش بێ یەک پرسیاری تر لەم کەیسی ڤایرۆسی کۆرۆنایە ئەم جارە باسی هیچ ئاژەڵێک ناکرێ مەسەلەن ماڵی وا هەیە ئاژەڵی ماڵی هەیە تەسەورەکەن ئەم ڤایرۆسە ئاژەڵەکانیش بگرێتەوە یاخود هەر باز ناکرێیان چی بەخوای دنیا بلاویان کردەوە کە پرینگێک تووشی بووە لە ئەمریکا دەنا لە خۆی لە ئەسلەکەی لە سینیش کە دێن لە شەمشەمە کوێرەوانە بەدەستکەوتێ بەس وەکو دیکە هیچ خەبەرێکی وابراوە نەبوویتەوە لە ئاژەلی ناومار براو بتەوە هەواڵەکان هەمویان هیچی 100% نییە کە بڵاوە بێتەوە هەمووی مەزەنە ئەکرێ ئەو شتەوە ئەمەی مەدەنێ ئەمەی مەدەنێ دەستەکە نوێیە نییە وایە وایە ڕاستەکەی دەستی خۆش بە زۆر سپاسەکەین کاکدانا ببەخشید کاکدانا هۆشیاری چی دەدەی بۆ نەخۆشانەی بۆن منە بۆ کەسانی توش نەبوون بۆن منە من توش نەبووم جارێ ئینشەڵڵا توشیش نابم خۆشداریتان نەبوو بێتن بڵێن ئامۆژگاری چی ئەوان لە هەمووی زەرورتر مانەوە لە ماڵەوەیە تۆ
لەبەر ئەوەی کەسی هەڵگرتووی ڤایرۆس هیچ ئاماژەیەک پێوە دیار نییە. لەوانەیە تۆ دەست لە دەستی دەرگایەک بدەیت، دەست لە شتێک بدەیت کە نازانی. زۆر جار تۆ لەوانەیە بڵێ من دەستکێشم لێ، بەڵام لە شعوری لەو کاتەدا شوێنێکی دەموچاوت بخورێ دەستت بەکاردەهێنی. تۆ ناشتوانی چکارڕانە هاتووی لەسەر ئەوە شتێک نیە تۆ پێشتر ڕاهاتبی کە دەستکاری خۆت نەکەیت. دەستکێشیشت لە دەستە، بەڵام تۆ باشترە لە ماڵەوە بی و ئەو کاتێک کە پێداویستێکی ماڵەوە هەیە کە هەر کەسێک دەردەچێت دەبێت زۆر زۆر وریابێ. ڕێک ئەو شتە دەتەوێت تۆ شیرت دەوێت، دەزانی شیرەکە لەکوێ پێشتر لەکوێ کڕیتە، دەڕۆی بۆ ئەوێ شیرەکە دەکڕیت کە دەگەڕێەوە ئەو دەستکێش و ماسکەی پێتەمەی هێنە ژوورەوە. ئەو پێڵاوە بردووتەتە دەرەوە چکالانەیە کەسێک پێی ڕۆکرد بێتە سەر زەوی تۆ پێ لێ نابێت دەهێنیە ماڵەوە. با پێڵاوەکان ئەو ماوەیە ئێستا من بۆ خۆم جووتێک پێڵاوم تایبەت کردو بۆ ئەوە هەر ئەو پێڵاوە بەکاردەهێن و نایهێنمە ژوورەوە. ئەوە ئیشاءالله هەرە موشتان سەلامەت دەبێت. ئەوەی کوێتی ئەگەری ئەوەی هەیە دیسانەوە توش بێتەوە یاخۆ دەیتر بڵێ تەواو نەجاتم بوو. دکتۆر ئەو ئامۆژگاریانە بەڕاستی زۆر پێ خۆشحاڵ بووم، زۆر بە فایدەنە. بەس لە ناحیەوەی دەکات دیسان متاکد نینە دەرە شک دەکەین لەوانەیە بازێک بیگرنەوە ڤایرۆسەکە خۆیە گۆڕێ، ڤایرۆسەکە بگۆڕێ تووشی ڤایرۆسێکی دیکەبی. بەس هەر عینیشت ئینسان دەبی وا دابنێ کە تووشی دەبتەوە، وا دابنێ ئاگای لە خۆبی، وا دابنێ مقاومەی نییە، هەتا بەسەر دەچێت، هەتا حەزەر وەربگرین باشترە. زۆر سپاسەکەم، سپاس بۆ ڕوونکردنەوەکانی. ئەمەل خان من حتا دراوسەکانی خۆشم کە پیرروپەکەوتیە شۆپین بۆ ئەوانی ژەکەم پۆلۆنیتایە بەتەمەرە ناتوانن لە هەموو شوێنێ مرواری زۆر جوان هەیە. مەرجنیە ئێمە ئەڵێن خزمەت بۆ کۆمەڵگای کوردی، بەڵام لەگەڵ یاجاری وایە بێگومان دراوسەکانمان پێویستیان بە هاوکاری ئێمەیە، بێگومان دڵشکاویان ناکەین. زۆر سپاس بۆ ئێوە دەستەکانی خۆش بێ. زۆر پرسیارێکم لە دکتۆر فریاتە بوو، ئایا چەند ڕاستە ئەم عیلاجی مەلاریا بەرگریەکە لەو نەخۆشیە؟ بەخواوەت ئاینیشت ریسێرچی لەسەر لە هەموو لاک چارێک نییە محاولەی دەکەم زانین استیفادی دەکەیان ناکە. هەندێک ادعا دەکەن کە نەخۆشەکە سەهلتر دەکاتەوە، هەندێک چار دەرێ فایدەی نییە. ئاینی شتە، بەس ئەگەر چارەت نەبوو لە هیچ شتێک علاقە ئەمەلێک هەیە لە بەرۆی بەکاردێنین. دەستا لە ئەمریکای بەکاری دێنن، لە فەڕەنسای، لە ئیتالیای، لە کوردستانیش بە هەمان شێوە بەکاری دێنن. وابزانم لە کوردستانش بەکاری دێنن، لێرە لە بەریتانیاش دەستیان پێکردە بەکاری بێن. چارەی دیکەت نییە، مەجبوری شتە ئەگەر شتێک ئەمەلێک هەبی بیکەیت، چونچینێ تۆزە تاسیر لە خەلاکان جسم دەکات، چۆن مقاومەی و ڤایرۆسە بکەن و ڤایرۆسەکە نەستە ناو خەلیەکان. ینی ئەوەیە نییە برێ شتێکی سابیتەوە برێنەوە وەکو دەرمانەکانی دیکە برێ ئەو نەخۆشیە ئەوە دەرمانەکەیت ئەوە نییە. بەڕاستی دەست خۆش بێ. زۆر سپاس. توانم یەک دوو تێبینی ئەمەل خان بەس پێش کۆتایی. یەکەم زۆر سپاس بۆ ماندووبوونتان، ئەوەی ئێوەشکردان جێگای ڕێزی هەمووانە، گومانم نییە کە خەڵکی زۆر سوودی لێ بە. یەک هەندێک شدەیە حەزەکەم هەروە بە خێرایی بڵم. یەکەم ئەو پەیجە هەندێک گۆڕانکاری باشی تیاکرێت لە ماواوا خەریکین، کۆمەڵە زانیاری ڕۆژانە چەند برادەرێک کە شارەزان لە بواری زمانی ئینگلیزیە و بەردەوام بەردوواشون دەکەن لەسەر بارودۆخی ئەم کۆرۆنایە هەوڵە دەن وەکو بنووسین هەندێک زانیاری کورد بە چڕوپڕی بڵاو کرێتەوە و شوێنی بڕواایە چکە لە سەرچاوە گرنگ و دروستەکان و وەرەگیرێ. و یەک شتی کەژ ئێمە وەک پێشتر ئاماژەم پێدا گرنگە هەمووان پێکەوە کار بکەین بۆ خزمەتکردنی ئەو خەڵکەی کە ئێستا کە پێویستی بە هاوکاری و هاریکاریەیە و هەوڵ بدەین لە بەشەکانی تریش لە وڵاتانی ئەوروپا و بەشەکانی کەی دنیا هاوشێوەی ئەم دەستە خۆبەخشە شتێکی ئەوها ڕێک بخرێت و ببێتە هۆی ئەوەی کە هاریکاری لە ڕووی هەر شتێکەوە دەرونیەوە یا پێداویستەکان و یا پزیشکیەوە بتوانێت بۆ کەسانە بگەیەنێ. و
خۆشحاڵ بووم بەوەی کە ئەم دەرفەتە ڕەخسا بۆی کە جارێکی کەش ئێمە خۆمان باشتر ڕێبخێنەوە و هەندێکەم و کوڕیژەیە گرنگە لە دەرەوەی گرودەستەکەی ئێمە هەر پێشنیارێگەیە تکایە ئاگارمانکەن ئێمە لە خزمەتی ئێوە لە خزمەتی خەڵک ئەم کارەکەین بۆیە بەلامانەوە گرنگە هەر شتێکەکەین بەسوود بێت و ئەگەر کەم و کوڕی هەبێ چاچی بکەین ئەوەی لە توانە بووە کراوە من بەش بە حاڵی خۆم لێرە حەزەکەم دەستخۆشی لە یەک بەیەکی ئەم بەڕێزە خۆبەخشە بەڕێزانە بکەم هەر لە دوکتۆرەکانەوە هەم تا خۆبەخشەکانی کە تا هاری کەسانی کە لە پشتەوە هاوکاریان کردو و ناویان بڵاو نەبووتەوە و هەندێ ناوی کەژەیە بڵاوەکەینەوە پێکەوە بتوانین بەردەوام بین زیاتر چالاکتر بین بۆ خزمەتکردنی کۆمەلگای کورد بەتابەتوە هەروەها وە کوتمێمە ئەمە کارێکی مرۆڤ دۆسیە ئەو خەڵکانەی تریبیانی دەرەوەی کۆمەلگای کوردیش ئەگەر پێمان بکرێ بێگومان ئاری کاریەکەین بۆ کردوشمانە و زۆر شت کراوە لێرە باز نەکراوە بۆ ئەوەی نەبێتە ئەوەی کە ئێمە چاکەیەکمان کردووە لە خەڵک ئەمە ئەرکی خۆمان میوانی تر زۆرتر لەسەر ئەم کارە گفتوگوی زیاترەکەین زۆرێک لە دەرمان سازەکان لە دکتۆرەکانی تر بەڕاستی دەبواە ئامادە بوونە بەداخەوەبۆیان نەکرا کاتەکە گونجاو نەبوو بۆ هەمولای ئیشاڵە ئەم جارە بەرنامەیەکی تری بە پێستری دەکەین بە هەمان شێوە هیوادارم هەمووان بتوانن ئامادە بن زۆر سپاس بۆ ئامادە بوونتان دووبارە سپارە زۆر سپاس تایبەتی کاک ئاسۆڕۆ زۆر عەزیەتمدا داوا دەکەم ببووری بۆ کاتی زێڕینی بەڕێستان دکتۆریان بۆ ئێوە زۆر زۆر مەمنون خۆشحاڵ بووین زۆر سپاسی دووبارە سێبارە زۆر سپاسی ئامادەبووانەکەم سپاس زەحمەتیان کێشە سپاس بۆ ئامۆژگارەکانتان بۆ ڕێنمایەکانتان بۆ قسانەی کە بەشدار بوون شێرتان کرد لەگەڵمانە من بە وتەیەکی چالی چاپلن کۆتایی بە بەرنامەی مروارەکانی قوربەتێنم ئەویش کە دەڵێ هەمیشە فڕۆکەخانەکان ماچی زیاتریان بەخۆ بینیوە لە چاو زەماوەندەکان نەخۆشخانەکانیش نزای زیاتریان بیستووە لە پەرزگاکان ئێمە واین هەمیشە شتەکان دەخینە کاتێک کە خەریکە لە دەستمان دەچێت جا خۆشەویستانم هیوادارم هەچ کەسێک ئێستا درێغی نەکا لە میهرەبانی لە دەستڕۆشتویی لە هاوکاری لە کەسەکانمان لەوانەی ئیناسین لەوانەی نایناسین هیوادارم بە سۆز و بەزەیی و میهرەبان بن لەگەڵ یەکتردا مێ دەکەین کەستان نەخۆش نەبن کاتێکی خۆش ڕێزی ئەمەل سەعید کوردە و ستافی مروارەکانی خۆربەت قوبوڵکەن خواتان لەگەڵ گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو